بەهۆی دەستپێنەکردنەوەی پرۆسەی هەناردەی نەوتی هەرێم و کەرکووکەوە بۆ بەندەری جەیهانی تورکیا، کۆمپانیا نەوتیەکان لە هەرێمی کوردستان ژمارەی کارمەندەکانیان بۆ کەمترین ئازدا بەزاندووە و ئەوەشی ماوەتەوە موچەکانیان کەم کراوەتەوە. بە پێی زانیاریەکانی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە نەوت، بەهۆی ئەوەی بەرەمێنان لە زۆربەی کێڵگە نەوتیەکانی هەرێمدا وەستاوە و بەرهێنانی شەگەر نەوەستا بێت، ئەوە بۆ نزمترین ئاسکەم کراوەتەوە. کۆمپانیاکان بۆ کەمکردنەوەی زیانەکانیان هەنگاویان بەرەو کەمکردنەوەی خەرجیەکان ناوە. بەپێی راپۆرتێکی ڕوونبین، هەموو ئەو کۆمپانیا نەوتیانەی لە کێڵگە نەوتیەکانی هەرێم کار دەکەن زۆرینەی کارمەندەکانیان دەرکردووە، بەشێکی کەم لە کارمەندەکانیان هەڵپەساردوون و ژمارەیەکی زۆر کەمتریشیان هێشتووەتەوە لە کێڵگەکاندا کار بکەن. لە ئەنجامی وەستانی هەناردەی بەرامە نەوتیەکان زیانێکی زۆر بەهێزی کاری نەوت کەوتووە. لەگەڵ بەردەوامی ئەم بارودۆخەشدا فشاری زیاتر دەکەوێتە سەر کۆمپانیا نەوتیەکان و هێزی کار لە کەرتی نەوتی هەرێمدا کە تا ڕادەی تووشی شەلەلبوون دەڕوات. لە چوارچێوەی زیانەکاندا ئەو کۆمپانیانەی ئێستا نەوت بەرهەم دەێنن ئەگەر لە ماوەی ڕابردوودا نەوتیان بە 30 بۆ 35 دۆلار کەمتر لە نرخی خۆی بە بازاڕی ناوخۆ فرۆشت بێت، ئەوە لە مانگی حوزەیرانەوە داشکاندنەکانیان زیاتر کردووە و نەوت بە 40 دۆلار لە خواردنرخی جیهانیەوە دەدەنە بازاڕی ناوخۆ. لە دوای بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس لە 25 ئازاری ڕابردوو، هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیەوە وەستا. هەرچەندە دواتر دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوتون و کەرتی نەوتیان ڕادەستی کۆمپانیای سۆمۆ کرد، بەڵام تا ئێستاش پرۆسەی هەناردەکردن دەستی پێ نەکردووەتەوە. دیاریش نییە کەی تورکیا ڕازی دەبێت بە دەستپێکردنەوەی، چونکە مەرجی هەیەوە عێراقیش بە مەرجەکانی ڕازی نەبووە. مەرجەکانی تورکیا پەیوەستن بەو سزایی کە بەسەریدا سەپێنراوە و بڕەکەی نزیکەی ملیارێک و 500 ملیۆن دۆلارە. هەروەها سکاڵای دووەمی عێراق کە هێشتا دادگایەک لای نەکردووەتەوە و ئەگەری سەپاندنی سزایەکی گەورەتری بەسەر تورکیادا هەیە.